ئەی مسلمانی بەڕێزم ئاگادار بە هەر پیتێک لە قورئان ئەخوێنی دە چاکت پێ ئەگات وەکو ڕەسوولی خوا فەرمێت عليه الصلاة والسلام من قرأ حرفا من كتاب الله فله به حسنة والحسنة بعشر أمثالها هر کەسێک هەر مسلمانێک یەک پیت لە قورئانە پیرۆزەکەی خوای پەروەردگار بخوێنێت ئەوا دە چاکەی پێ ئەگات دە حەسەنەی پێ ئەگات و هەر کەسێک یەک لاپەڕەی قورئان بخوێنێ یەک لاپەڕەی قورئان 5000 چاکەی پێ ئەگات ئەگەر بێت و هەردوو لاپەڕەکەی بخوێنیت 10000 چاکەت پێ ئەگات ئەی ئەگەر بێت و کەسێک لە مانگێکە لە هەفتەیەکە یەک جزء لە قورئان بخوێنێت 100,000 چاکەی پێ ئەگات یعنی ئەگەر ڕۆژە تۆ نیو یەک جزء قورئان بخوێنی کە کاتەکەی زۆر یەکەی نیو ساعت 40 دقیقە 100,000 چاکەت پێ ئەگات ئەی ئەگەر کەسێک قورئانەکەی خوای پەروەردگار هەمووی ختم بکات هەمووی بخوێنێتەوە بەس خوێندنەوە ئەوە لە یەک ختم قورئاندا 3 ملیۆن چاکەت پێ ئەگات سەیرکە مسلمانی بەڕێز چ پاداشتێکی گەورەیە بێ ئەوەی هیلاکت کە ئێمە هەموومان چەند تەمەنێکی درێژمان لەبەردەستە بۆ ئەم تەمەنە لە قورئان خوێندن بە سرف نەکەین ئەگەر بڵێ مەجالم نییە لە سیرکردنی مسەسەلەکانێت لە کردنی پۆبجی و ئەتاری و نازانم ئەم شتە پروپوچانە کەم کەوە کاتەکەت بخە لە قورئان خوێندن سرفکە ڕۆژانە نیو کاتژمێری بۆ دابنێ ئەی بێ ئاگا لە قورئان سەیرکە خوای پەروەردگار چ پاداشێکی بۆ داناوی بەهۆی ئەم خوێندنەوەی قورئانە لە خوای پەروەردگار نزیک ئەبیتەوە بەهۆی خوێندنەوەی ئەم قورئانە پیرۆزە چەندەها حەسەنە و چاکەت پێ ئەگات کە هەر وەکو باسمان کرد لە یەک پیتی قورئان 10 چاکەت پێ ئەگات و لە یەک لاپەڕەی خوێندنەوەی یەک لاپەڕەی قورئان 5000 چاکەت پێ ئەگات یەک پەڕەی تەواو بخوێنیتەوە 10000 چاکەت پێ ئەگات ئەگەر یەک جزء قورئان بخوێنیتەوە ڕۆژانە هەمووی نیو ساعت 40 دقیقە کاتت ناگرێت ئەوە خوای پەروەردگار 100,000 چاکەت لە حەسانەتەکان زیاد ئەکات ئەگەر لە مانگێکە ختمی قورئانی پیرۆز بکەیت ئەوە 3 ملیۆن چاکەت پێ ئەگا ئەبینین چەندە خێر و پاداشی گەورەیە زۆر کەسمان لێبێ ئاگاین زۆر کەسمان قورئانمان وەولاناوە ئەی لە ڕۆژی قیامەت چۆن ڕوومان بێکەوە بڵین ئێمە مسلمانین و قورئان بۆ ئێمە دابەزیوە ڕۆژانە هەرڕوو لە قورئان ناکات چەند کەسمان هەیە توخوا تۆزە بیر بکەرەوە ئەو تەمەنێکەوە بەڕێت کردووە ڕۆژانە چەند قورئانت خوێندوتەوە هەر با پرسە لەخۆ بکەینەوە ڕۆژانە چەندە چاکەت لەدەست چووە یعنی داینێ ئەگەر ڕۆژە نیو ساعت دابنیت بۆ قورئان خوێندنەکەت ڕۆژانە 100,000 چاکەت بۆ دێت دەبیر بکەوە لەو تەمەنە چەندە ڕۆژ ئەو چاکەیەت لەدەست چووە کە کەمتر خەم بووی بەرامبەر خوێندنەوەی قورئان کەوا چەندین ئیستیفادەی تری هەیە مەزاکرێت بە قەوەت ئەکات بۆ لاشت باشە دڵت مرتەح ئەکات ئەبێتە شەفاعەتکار لە قیامەت بۆ بەڵام ئێمە وەولامان ناوە و قورئانمان ئیهمال کردووە کەچی ئەشڵەی قورئان بۆ ئێمە دابەزیوە بۆ مسلمان دابەزیوە بەڵام ڕۆژانە بیر بکەرەوە و قورئانی خوای پەروەردگار ئەگەر بە چەند ئاەتێکیش بێت بیخوێنێت لە جیاتی گوێ لە گۆرانیەک ئەگری کەوا پڕە لە شرک و کوفر گوێ لە قورئان بگرە ئەگەر بێت و هەر هەوڵدەی نەتزانی قورئان بخوێنی تۆ گوێ بگری لە قورئان ئەوە دڵنیا بە هەر وەکو ئەوە چاکەت بۆ دێت بۆیە ئەگەر ناشزانین بخوێنینەوە هەوڵی خۆماندا هەر نەمانتوانی بخوێنینەوە با لە جیاتی گوێ لە گۆرانی گوێ لە شتە پرۆپوچەکان بگرین با گوێ لە قورئان بگرین بۆ ئەوەی لە قیامەت و لە دنیادا ئیستیفادەمان پێ بگەینێ